لە دوای ڕوخانی بلۆکی کۆمۆنیستی تیۆریسیەن و سیاسەتمەدارانی بلۆکی سەرمایەداری زۆر تیۆری وەکو جەنگی ژیارەکانی ساموئێل هانتینگتۆن و کۆتایی مێژووی فرانسیس فۆکۆیاما و ئاژاوی بنیادنەری کۆندۆلیزا ڕایس و هیتریش وەکو گۆشەنیگایەکیان بۆ داهاتووی جیهان و سەپاندنی سیستمی نوێی جیهانی پێشکەش کرد کە ئاکامەکەی تێکدانی هاوسەنگی پێشتر بوو بە قازانجی خۆیان. هەموو ئەو تیۆرانە بە تایبەتی جەنگی ژیارەکان لە نێوان گەلانی فرعین و نەتەوەدا سیمای قۆناغی نوێ بوون کە ئاکامە ترسناکەکانی لە ناوچەی باڵکان و قەوقاز و بۆرما و هیندستان لا دژی موسڵمانان پێویستیان بە بەڵگەهێنانەوە نییە. تەنانەت بەر لە ڕووداوی 11 سێپتەمبەر بڵاوکردنەوەی تیۆری ئاژاوی بنیادنەر نیشانێکی دیکە بوو بۆ ئەو بانگەشەیی لە داگیرکردنی ئەفغانستان و عێراق ڕاگەیەنرا گوایە دەیانەوێت بەها دیموکراسیەکان و بنەماکانی مافی مرۆڤ لە وڵاتانەدا جێبەجێ بکەن، بەڵام هەرزوو زیندانەکانی باگرام و ئەبوو غرێب و گوانتانامۆ سەلماندیان ئەو دروشمانە تا چەندە لە ڕاستیەوە دوورن. Well-behaved prisoners get more books, snacks and clothing options. شۆڕشی بەهاری عەرەبی وێزگەیەکی دیکەی دەرکەوتنی دووڕۆیی وڵاتانی خۆرئاوا بوو لە کاتێکدا بە ئاشکرا پشتیوانیان لە خواستی گەلانی ناوچەکە دەکرد، بەڵام بەنهێنی لەگەڵ دیکتاتۆرانی ناوچەکەدا کۆک بوون بۆ ئەوەی خواستی گەلان بۆ ئازادی خەڵتانی خوێن بکەن. هەرزوو دەرکەوت بێرناردینۆ لیۆنی نوێنەری نەتەوە یەکگرتوەکان بۆ لیبیا مانگانەیەکی 120,000 دۆلاری لا وڵاتی ئیمارات وەرگرتووە و بە قازانجی ژەنەڕاڵ خەلیفە حەفتەر راپۆرتی لە دژی شۆڕژگێڕانی ئەو وڵاتە بەرز کردوێتەوە بۆ نەتەوە یەکگرتوەکان. دواتر ئەرکێکی خیانەتکارانەی دیکەشی دەرکەوت، ئەویش هەماهەنگی بوو لە نێوان وڵاتانی کۆنەپەرست و یەکێتی ئەوروپا و سوپای میسر بۆ ئەنجامدانی کودەتا خوێناویەکەی ئەو وڵاتە. هەمیشە خۆراواییەکان باسی ئەو بەهایانە دەکەن کەچی بەردەوام عەبدولفەتاح سیسی کودەتاچی میوانیانە کە خاوەنی 60,000 زیندانی سیاسی لە وڵاتەکەیدا و سەرۆکی هەڵبژێردراوی گەلی میسریشی لە زینداندا تیرۆر کرد. نهێنی چاوپۆشیەکەش ئەوەیە بەرپرسێکی زایۆنیستی بە ڕۆژنامەی یەدیعۆد ئەحرۆنۆتی وتبوو سیسی گەنجینەی دۆستایەتی ئیسرائیلە لە کاتی هێرشی سەرخەڵکی سڤیلی تەڕابلوسی خۆراوادا کە هەزاران قوربانی لێکەوتەوە دۆناڵد ترامپ پشتیوانی لا ژەنەڕاڵ حەفتەر کرد. سەرەڕای یاسای قەیسەر لە دژی ڕژێمی سووریا ئەوروپا و خۆراوا خەریکی یاساییکردنەوەی پەیوەندیەکانیانن لەگەڵ ئەو ڕژێمەدا. مەزەندە دەکرات تەنها ئەزموونی سەرکەوتوی ئەو بەهارە وڵاتی تونس بێت، بەڵام دوای ئەوەی سەرۆکی وڵاتە قەیس سەعید کودەتاکەی بەسەر دامەزراوە دیموکراسیەکانی وەکو پەرلەمان و دەستگای دادوەری و دەستور و لیژنەی باڵای هەڵبژاردنەکاندا کرد، فەڕەنسا و ئەمریکا پێشوازی لەو دیکتاتۆرە نوێ دەکەن و هەڵبژاردنە کارتۆنیەکەی پەسەند دەکەن. ئەلبەتە باسی ئەوە چیرۆکێکی دیکەیە کە هاوپەیمانە دڵسۆزەکانی خۆراوا لە ناوچەکەدا نەبڕوایان بەخواستی جەماوەر هەیە و نەهەنگاوێک بۆ دیموکراسی دەنێن، بە پێچەوانەوە لە گەورەترین پێشێرکارانی مافی مرۆڤن و بەڵگەهێنانەوە لە سەریان کات کوشتنە.